پێشوازی و دڵڕاوکێ و هەستکردن بە خیانەت کاردانەوەکانی کشانەوەی هێزەکانی ئەمریکا بوون لە سووریا. بڕیارە لە ناکاوەکەی سەرۆکی ئەمریکا بە کشانەوەی هێزەکانیان لە خاکی سووریا کاردانەوەی بەرفراوان و جیاوازی بە دوای خۆی داهێنا. رووسیا و تورکیا پێشوازیان لە بڕیارەکە کردو. قەوارەی جوولەکەش لایندە و مەترسیەکانی بڕیارەکە دوو دڵە. هێزەکانی سووریای دیموکراتیش هەستی خیانەت و لە پشتەوە لێدانیان بەرامبەر بڕیاری کشانەوەی ئەمریکا لە سووریا هەیە. وەزارەتی دەرەوەی رووسیا ڕایگەیاند بڕیارەکەی واشنتۆن بە کشانەوە لە سووریا ئاسوویەکی چارەسەر بەڕووی کێشەکان دەکاتەوە. وەزیری دەرەوەی تورکیاش ئاشکرای کرد پێشوازی لە بڕیارەکەی سەرۆکی ئەمریکا بۆ کشانەوە لە خاکی سووریا دەکەن. هەرچی وەزیری دەرەوەی بەریتانیایە نەیشاردەوە کە لەگەڵ سەرۆکی ئەمریکا لەسەر کۆتایی هاتنی داعش ڕاجیاوازێکی زۆریان لە نێواندا هەیە و لەندەن پێی وایە داعش نەک کۆتایی نەهاتووە بەڵکو بۆ جۆرێکی مەترسیداری توندڕەوی گۆڕاوە. لای خۆشیەوە بنیامین ناتانیاهۆ سەرۆک وەزیرانی ئیسرائیل ڕایگەیاند کشانەوەی لە ناکاوی سەربازانی ئەمریکا لە سووریا ڕەنگە مەترسی لەسەر ئاسایشی نیشتیمانی تەل ئەویب دروست بکات و هەڵسەنگاندن بۆ بڕیارەکەی ئەمریکا دەکەن. هێزەکانی سووریای دیموکرات کە بە بڕوای چاودێران زەرمەندی سەرەکی بڕیارەکەی ئەمریکان هەڵوێستی فەرمی خۆیان لەسەر ئەو پرسە دەربڕی و لە بەیاننامەیەکدا ئاماژەیان بۆ کردووە بڕیارەکەی ئەمریکا بۆشاییەکی سیاسی و سەربازی لە ناوچەکە دروست دەکات. هێزەکانی سووریای دیموکرات ئاماژەی بۆ کردووە لە کاتێکدا هێزەکانیان ئۆپەراسیۆنی کۆتایی هێنان بە داعش ئەنجام دەدات و لە هەوڵی ڕێگرتنە لە دروستبوونەوەی گروپی هاوشێوەی داعش بڕیاری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە کشانەوەیان لە خاکی سووریا کاریگەری خراپ لەسەر دژایەتی تیرۆر دادەنێت و وا دەکات تیرۆرستان بە شێوەیەکی بەرفراوانتری سیاسی و سەربازی و مەیدانی خۆیان ڕێک بخەنەوە و هێرشی پێچەوانە ئەنجام بدەن. هێزەکانی سووریای دیموکرات هەموو لایەک دڵنیا دەکاتەوە کە جەنگی دژی تیرۆر کۆتایی نەهاتووە بەڵکو لە قۆناغێکی چارەنووسازدایە. لەبەر ئەوە داوا لە هەموو هێزە نەودەوڵەتیەکان دەکەن کە پشتیوانەکانیان بۆی هێزە شەڕکەرەکانی دژی تیرۆر زیاد بکەن و لەم کاتە هەستیارەدا لە جەنگەکە نەکشێنەوە. هەسەدا ئاشکرای کردووە بڕیاری کشانەوە لە جەنگی دژی تیرۆر و چۆڵکردنی مەیدانەکان ئاشتی و ئاسایشی جیهانی دەخاتە مەترسیەوە و گەلانی ناوچەکە لە بەدیهاتنی ئاشتی و ئاسایش بێهیوا دەکات. هەروەها بۆشایەکی بەرفراوانی سیاسی و سەربازی دەهێنێتە ئاراوە. پێشتریش ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ لە زاری بەرپرسێک لە هێزەکانی سووریای دیموکرات بڵاوی کردەوە کە هەسەدا کشانەوەی هێزەکانی ئەمریکای لە سووریا بە خیانەت و لە پشتەوە لێدان ناو دەبات. جێی ئاماژەیە کشانەوەی لە ناکاوی هێزەکانی ئەمریکا لە سووریا لە کاتێکدایە کە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا هەڕەشەی هێرشکردنە سەرناوچەکانی ژێردەسەڵاتی هێزە کوردیەکانی لە سووریا کردو. ڕوو بە ئەمریکا وتی بۆ هێرشکردنە سەر تیرۆرستان چاوەڕێی مۆڵەتی هیچ کەسێک ناکەن.